ناو سەرکەوت لە محەممەد فەرەجە دانیش خەڵکی سەیسایەکەم کرێچیم و خاوەن سێ سەرخێزانم سوپاسی دەستگای بەخشینەکەم کە ماتۆڕیان بۆ دابینکردن بۆ ئیشکردن ئەتوانم بە ماتۆڕە بژێری ژیانم پەیاکەم و لە بازاڕە ئیش پێکەم و سوپاسیانەکەم لە مانگی ڕەمەزانە ئەم ماتۆڕیان بۆ دابینکردم زۆر سوپاسیانەکەم خێری خێرخوازانیش بنووسێ وەڵا بای داراییم زۆر باش نییە ئینشەڵا بەم ماتۆڕە ئیشەکەم و بای داراییم باشترەکەم من ئەچم بۆ سلێمانی بۆ کرێکاری ئیشەکەم باش نییە ئیشەکەم زۆر قورسە ئەوەی لە کرێکارەکە پەیا دەکەم بەشی ڕێگەوبانەکەمەکە پارەکەی زۆر کەمە و دەستان خۆش بێ یاخوای ئینشەڵا بە ماتۆڕی ئیشەکەم و وازە ئیشە قورسەی ژێنم ژێری ژیانی خۆی پەیاکەم. کاک سەرکەوتیارە ئێمە لە ماوەی پێشوو ئاگاداری حاڵوەزی جەنابت بووین و لە نزیکەوە هاتین سەردانی ماڵەکەمان کرد بینیمان جەنابت خێزانداری تو مناڵت هەیە و لە خانوویەکی کرێچیایت و مانگانە کرێ ئەدەیت و ئیش و کاری تۆ ڕۆژانە هاتو چۆکردن بوو بۆ سلێمانی بە شوێن کرێکاری و ئیشکردن و شتانە ئاڕۆشتی وەکۆی کە ئاگا متابعەمان کردی و خۆتمان دوان و هەواڵمان پرسید ئیش و کارەکە ڕۆژانەکو پێویست نەبوو و داهاتەکەیشی لەوانەیە هەر بەشی مەسروفی ڕێگە و نان خواردن و کرێسیارەی کردبێ بەشیشی ناکرد جا ئینشەڵا بە ئومێدیەوەی لەم قەزای سێ سەدەقە بتوانین ڕۆژانە بەمە کار بکەیت و سەربەرزانە بە عیززەتەوە بتوانی خەرجی ماڵ منداڵەکە بەدەست بێنی. دەستانەوە سوپاسی دەستگای خێرخوازی بەخشینیشەکەم بۆ ئێمەش لە بری جەنابەت و لە بری هەمووان سوپاسی خێرخوازان و دەستگای خێرخوازی بەخشینەکەین. ئیتر جەنابیشی دەمە ماتۆڕێکی چاکە تەواو جاهیزە لەمڕەوە ئەتوانی کاری پێ بکەیت دەستان خۆش بێ خوا سەلامەتەکە ئێسێژ ئێمە بۆ کۆڵێ سوچ و شتەکەت پێشکەشەکەین. ئەمەش مەلەفێسی ئەو ماتۆڕەیە کە پێشکەشی جنابەکەین لای خۆت بیپارێزە بۆی هەر مامەڵەیەکی یاسایی بێ لە ڕێگەی ئەو هینەوە کرێت لە ڕێگەی ئەو مەلەفێسەوە کرێت دەستان خۆش ئێمە لە خزمەتین. السلام عليكم ورحمة الله وبركاته. في نهاية اليوم الثاني من شهر رمضان المبارك اليوم نقوم بتجهيز وجبات السحور هنا في مدينة رفح جنوب القطاع للعائدين من أبناء هذه المدينة. كل الشكر لمؤسسة بخشين لأبناء الكرد أحفاد صلاح الدين على تبرعهم الكريم بهذه الوجبات من السحور لأهلنا الصامدين هنا في مدينة رفح. بارك الله فيكم، جزاكم الله كل خير.
خی گەورە پاداشی مسلمانان داتەوە بەو سەدەقە و خێرانەی کە دەیکەن دایدەنە دەستگای بەخشین و دەکەوێتە دەستێکی ئەمین خەڵک لە سەرتاسەری جیهان متمانەیەکی تەواوی پێ دەکات ئەو پارێنەوەڵە بەشی ژیانمان جرفان پڕ بوون بۆی کاوکاری وەزاران و کە مندامانن خەمخۆری خدایە ئەم بەخشینە بەردەوام بکە بەدەستە هەمیشە هاوکارەکانی نیشتیمان بەدڵە خێرخوازەکانی وڵات و بەو دەستانش کە بەدڵ نزامن